وەکۆوەش گوایە نانەوەکانە ڕەشەیەوەیان کردووە کە چوار نانەکەن بە 1000 دیناریاوە تا گونک کەمەکەنەوە کێشی گونکەوە شتێکی وا لە ئارانە بۆ ئێمە ئەمڕۆ لەگە کاک فازیلا دانیشتین بە ڕێزی زۆر بەڵێنی پیاین و لەسەر چەند شتێکی ڕێکەوتین و کردوشمانە بە خاڵ و ئەمڕۆ نوێنەری نانەوەخانەکانی سلێمانی هاتنە قایمقامەتی سلێمانی و لەسەر چەند بابەتێک ڕێکەوتون لە پێناو ئەوەی کە نرخی نان گران نەبێت لە شاری سلێمانی دەمەسمە لای سەروی سندیکای کانی کرێکاران سڵاو لێ بێم کاتە و باش ئەمڕۆ وادی چیتان پێدرا لە قایمقامەتی سلێمانی چاسانکارێک بۆ نانەوەکان نەکرێ؟ زۆر سپاس دەکەم وڵی خۆتان نەزانم پێش هەموو شتێک کە زروفێک تێکەوتوین چواردۆرمانەوەی ئاگرا بەرەواقارێکی خراپە ڕوا وڵات و بەهۆی شەڕ و شۆڕە و کۆمەڵە شتێک ئێستا بۆ نمونە چەند وەختە کۆرمۆیشی نەکردووە بەڵام سپاس بەخوا کەوتۆتەوە ئیش و ئاسایە بێتەوە وەکۆوەش گوایە نانەوەکانە ڕەشەیەوەیان کردووە کە چوار نانەکەن بە 1000 دیناریاوە تا گونک کەمەکەنەوە کێشی گونکەوە شتێکی وا لە ئارانە بۆ ئێمە ئەمڕۆ لەگە کاک فازیلا دانیشتین بە ڕێزی زۆر بەڵێنی پیاین و لەسەر چەند شتێکی ڕێکەوتین و کردوشمانە بە خاڵ و وەسعەکەش ئاسایە بێتەوە هەر لە ئێستەوە کە هاتی نەخوارەوانێ چەند غازێکی چەند سیارێکی غازی دابین کرد لیژنەکانی خۆمان بەپێی سنوورەکان لیژنەی خۆمانی لەگەڵا بێن نوێنەری سندیکا و نانەواکان دەزەکەنەوە بە دابشکردن و ئاسایە بێتەوە نە غاز گرانە بێتەوە ئینشاڵڵا و نەنەوت ئەوەی کە هەیە ئێستا چەند نان بە 1000 دینارە 8 دانە یا 6 دانە خۆی بەڵێ خۆی ڕسمی وەختی خۆی کە ڕێکەوتون 6 نان ئێستا 6 نان بە 1000 دینارە وەزم 6 دانی شێ و 8 دانی شەیە هەیە بەپێی گونگەکەی بەپێی وەزنی گونگەکەی ئەوە هیچەوە هەیە لە بازنانەوەیە گونگەکە کەمەکەنەوەانەیە کەم باشدان بەڵام وەکو ئەوەی کە بڵێ گونگەکەگەر لە 135 گرام کەمتر نەبێت ئەبێت 6 نان بێت باشە ئەمە بەتەنیا گرفتی غازتان هەبوو یاخۆت گرفتی ئاردی شەیە گرانیەکەی گرفتی ئاردەمێکە هەیە ئاردەوە ماوەیەکی زۆرە 10,000 دینار تقریبان چۆتە سەری گران بۆ بەڵامان هەر چاوپۆشیان کردووە لەوە هەرچەنە لەوانەیە زۆر کات زەری شابوو نانەواکان بە پێوەی کە ئاردگران بۆش گران بڵاوەی کە گرنگ بێ بەلای ئەوانە ئەمڕۆ سوتەمەنێکەیە سوتەمەنێکە کە گران بوو بۆ نمونە ئەمان دەستیان ناکە و ئەوە بوت لە غازیان لە بانزیخانەکان بۆ حاڵە پڕکردایەتەوە بە 20,000 دینار لەوەی زەرریانە کرد و بەڵام سپاس بخوا چارەسەرمان کرد ئینشاءڵڵا هیچ گرفتێکی دیکە نەبوو کە باس بکرێت لە کۆبوونەوەکەتانە وڵی کۆمەڵە داواکاری و پێشنیارمان هەبوو بۆ کاک فازیل کە بۆی دوای ئەمەش ئەو شتانە چارەسەر بێ ئەویش بەڵێنی بیاوتی بچن بۆ بکەن بە چەند خاڵێک و بامن ئیشی لەسەر بکەم و بۆتان چارەسەر واتە ڕێگەمە هیچ نانەوەخانەیەک نادرێت نرخی نان گرام بکە ئەبەت دەستەکانیشنەکان چۆن گەڕاون هەر ئەگەڕێن هەم بۆ وەزنی گونگەکە و هەم بۆ داخستنی نانەوەکانێک کێشیانە دۆستپاس بە بەڕێستان بەڵێ ئەوەی کە جوویستی بوونەمە تایبەتە بە نانەوەخانەکانی شاری سلێمانی بۆ ئەوەی کە سوتەمەنیان بۆ دابین کرێ غازیان بۆ دابین کرێت تاوەکو نرخی نانگران نەبێت لەبەرەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا گرفتی کەمی غاز هەبوو بۆیە لە قایمقامەتی سلێمانی غازیان بۆ دابین کراوە بۆ ئەوەی کە نرخی نان لە شاری سلێمانیدا گران